بیر هاتنەوەم زۆر باش بوو الحەمدوللا بۆ جاری وایە سێری شتێکی هەر ئەتیای سێرێکی دوای سێرێکی لە بیرمەوە بەڵام ماساگیان ئەمە ڕێگاکە کەسێک بێ ئەتوانێت بەدەستی بێنێ بەخێر بێ خۆ کاکە ئەحمەدیان. سەلام دیاخۆ ماساگیان باشن دەستوانی باشی؟ سەلام دیاخۆ خۆ الحەمدوللا بەخێر بێ. کاکە ئەحمەدیان توانی خۆ بناسێنی؟ بەڵام ماساگیان ئەحمەد نەوزاد مەحموود لە شاری کفرین پۆلی 11 تەمەنیشم 16 ساڵە. یخوا بەخێر بێ خۆشحاڵ بی. سەلام دیاخۆ بەرداری چالاکردنەوەی مێشکت کرد چۆن ئەم خولەت ناسی؟ وەڵام ئەم خولە لە ڕێگەی فێسبوک شتەکەەوە بەستر ینی ئەم خولە لارکیەوە بناسی تر ئەو شوێنە ینی تر پێویستە دایمە شانزی پێ بکەیت. زۆر سپاس سەلامەت بی یخوا. قەناعەتت کرد بە کە بیست ئاوا ئەتوانی شت فێر بیت و لەبەرکردن و مێشک بڕاتە پێشەوە؟ وەڵام ماساگیان یەکەم جا ینی زۆر باوەڕم ناکە دوای خۆتێکی تر یانی ئەزانی ئەکرێ و خەڵکیشێکا و لەگەڵم باوەڕم نەکە زۆر قەناعەتت نەبوو بەڵام دواتر کە خۆت بە عەمەلی تێیا بینیت. ڕۆڵا الحەمدوللا دوای خۆم کردمی تر زانیم کام تافە ئەم کارانی باسیەکەن ئەتوان بکەن. کاکە ئەحمەدیان لە هەڵسەنگاندنەکە چەندێکت لەبەر کرد؟ پێشتر قورئانت چەندێک لەبەر بوو بە چەندێک لەبەر کرد و هەڵسەنگاندنەکە کە 4 سەعات بوو بژمارە بوو ئەوانە چۆن بوویت؟ وەڵام ماساگیان خۆی پێشتر تقریبا لە 4 بۆ 5 ساڵە 13 جوزم لەبەر بوو لە 4 بۆ 5 ساڵ ئایترەوە بین 4 5 ساڵ ئەو ناوە بوو 13 جزء لەبەر کرد. بەڵێ. دواتر هاتی هەڵسەنگاندنەکە چۆن بوویت ئەوەی کە وەڵای هەڵسەنگاندنەکە ئەوەی ئێمە کە ئەو کات 3 ساعت بوو لە 3 ساعتەکە تقریبا 6 لا بوو 6 لام لەبەر 6 لە پەڕ لەبەر الحەمدولله. بەڵێ. دواتر گەیشتی بە چەندێک ئاست گەیشت بە چەندێک لە لەبەرکردنی قورئان لە پەڕایان ژمارە و وەڵای دوای الحەمدوللا قورئانەکەم ئەو هینەکە 17 جوزەکەم بە 90 ڕۆژ لەبەر کرد. 17 جزئی تر بە 90 ڕۆژ لەبەر کرد. بەڵێ بەڵێ. گەشتی بە چەندێک لە ئەوەی کە لاپەڕێک لەبەرکەی یان دوو لاپەڕە لەبەرکەی دواتر لە کۆتاییەکانی خۆلە؟ وەڵا لاپەڕێکم تقریبا بە 5 دقە لەبەر کرد. ماشەڵڵا. ئەی ژمارە چەند ژمارە لەبەرە کرد لە ماوەی؟ وەڵا ژمارە خۆی پێشتر من کێشەم زۆر لە ژمارە بوو یانی دایمە غەڵتەکانیشم لە ئیمتیحانە بەرواری ئاسایی غەڵت نەکرد بەیستر دوایەوە تقریبا 6 ژمارەم لە دەقەیەکا لەبەر کرد 6 ژمارە لە دەقەیەکا. تەئسیری ڕاهێنانەکانی تەرکیز و سەرنج و ئەم ژمارانە ئەمانە چەندێک بوو لەسەر مێشکت؟ وەڵام ماساگیان من بە تایبەتی تەکنیکەکان فلاشکار زۆر یارمەتیمدا بۆ تاقیکردنەوەکان یانی تر ئەو شتانی بە فلاشکار دەم کرد یانی چۆن بڵێ تر هەبیرکردنەوەی نەگەرە لە ئیمتیحانەتەکە هاتوو یەکسەر وەڵامەکەیت بۆ هات. ماشەڵڵا الحەمدولله. ئەو شتانیان کردوون بە تەکنیکەکان یا هیچ غەڵتم نەبوو. لەبەرکردنی قورئان بە ژمارەوە بە ئەوەی کە بەڕوردی لەبەرێکی چۆن بوویت ئەزمموی ئەوەتە بووە؟ وەڵام ماساگیان ئەوەی سوڕەتی قیامەکە کاتێ من پێم زانین دوای ئاسیین تقریبا ساعت 4 لایدا بوو تر تا پێش ئەو کاتە بە ژمارە ئاەت شتەکەەوە لەبەرم لەگەڵ تەفسیرەکەی وەڵام خۆی چەند خان تقریبا بە تەفسیرش بۆ کاتاخر تقریبا وابزان 20 دقە بوو چارەکێ گشتیاوە بوو. ماشاءالله بە ژمارەی ئاەتەکەەوە بە ئاەتەکان خۆیەوە بە تەفسیرەکەشیەوە زانیاری تریش لەگەڵا بوو. بەڵێ بەڵێ مەکی و مەدەنیە پێشی سوورەتێکە دوای سوورەتێکەوە بە پێچەوانەوە بی لەبەریکەوە لەبەر الحەمدولله. ئێستا ڕۆژانە چەندێک مراجعەکەیتەوە لەگەڵ قورئان مراجعەکردنەوە لەگەڵا چۆنیت؟ ڕاماساگەن ئێستا تقریبا ڕۆژانە لە بینی 5 جوزە بۆ 7 جوزایە تر بەردەوام شغڵی زیاتر نەدەم. بەبیر هاتنەوە چۆن بووە ئێستا؟ وەڵا بەبیر هاتنەوەم زۆر باش بوو الحەمدوللا بۆ جاری وایە سێری شتێکی هەر ئەتیای سێرێکی دوای سێرێکی لە بیرمەوە اینجا ماساگەیان شتێکیش من ینی جاران پێشێ بەژیان خولەکەم کات دەستمە لە قورئان لەبەرکردن زۆر ینی باشترین کات هەوڵمەدا بگەمە 3 لاپەڕە لە ڕۆژێکە 4 لاپەڕە بەستر لە دوای خولە لە ئاخر ڕۆژەکانە 45 لام لە ڕۆژێکە لەبەر 45 لاپەڕە لە ڕۆژێکە الحەمدولله. الحەمدولله خۆی گەورە فەزڵی زیاترکە. ئەم 45 لاپەڕە ئەتوانی مەسەڵەن بەسەریا زاڵ بیت و بە جوانی لەبەریکی؟ طبعا ماساگیان وەڵای تر ئەو کاتەر مراجعەکان بۆماندانا ئیتر یانی ئێستا خەریکی مراجعەم الحەمدولله. خوا بەزار بێ خوا سەرکەوتو بی. ئەم شتە موعجیزەیە کەسێک بتوانێ مەسەڵەن ئەوەندە لەبەرکات لە ڕۆژێکە یان 17 جوزء لە 90 ڕۆژە لەبەرکات یانیش ئەتوانێت کەسێک بەم ڕێگایانە بڕا بەدەستی بێنێت. وەڵام ماساگیان ڕێگاکە کەسێک بێ ئەتوانێت بەدەستی بێنێ بێتر ڕائەبێ لەگەڵتانە بێ ینی ڕاهێنان شتەکان لەگەڵم ستافە بەڕێزا بکە. باش ئەمە تەنها ئەم خولە تۆکو ئەزمموی خۆت بینی بێتێت تەنها
لەبەرکردنە یانیش هەستەکەی گۆڕانکاری لە عەقڵیەتێ لە ژیانت لە تەندروستیت لە ئەم شتانیش ئەکات. وەڵام مامۆستاکان گۆڕانکاری لە هەموو شتێکە، هەر لە خەو ڕێکخستن و بەکارهێنانی ئەو شتان کە کاتی زیادا بن و تەندروستیت و ئەمانە هەمووی کاریگەریەکە. یاخوا سەرکەوتووبی کاک ئەحمەدیان ژیانە پڕ بەرەکەت بێت. بەڵام دێ مامۆستاگەن پامێک تر ئەگەر قسەیەک هەبێ بۆ بەشداربوانیان ئەوانی کە ئەتبینن. وەڵا پێم ئەوەیە بۆ ئەوانی کە هەرکێ ینی هەوڵ بدەن بەژای لەم قوڵە بکەن بەڕاستی سوپادار. ئینشاءڵڵا یاخوا سەرکەوتووبی کاک ئەحمەدیان دەست چاو خۆش بێ و ژیانە پڕ بەرەکەت بێ. سەلام دێ مامۆستاگەن، سەلام دێ. خوا لەگەڵ بێ خۆی کاک ئەحمەدیان، خۆشحاڵم. خۆتان لەگەڵ.